گەورەترین جاهلیەت کە ئەمڕۆ بانگەشەی بۆ کرێ و هەوڵە درێ زین و بکرێتەوە هاڕەگەز خوازیە عملی قومی لوط کە لوط فەرمێ بە قەومەکەی ئینەکم لەتەئتون الرجال شهوة من دون النساء بل أنتم قوم تجهلون ئێوە وەکو پیاو هەر بۆ لای پیاوە چەند ژنیشتان هەر بۆ لای ژنەچێ ابن عباس فرمي كانت رجالهم تكتفي برجالهم ونساؤهم تكتفي بنسائهم قومي لوط جنكانيان بو جنكانيان پیاوەکانیشان بۆ پیاوەکانیان خۆی بێ چی و بچی بێ پیاو بە ژن بێ بەڵام ئەمان ژن بۆ ژن پیاو بۆ پیاو فیتڕەتەکان تێک چوو بوو نە پیاویان پیاو مابوو نە ژنیان ژن مابوو دەسایی چیەوە ئیتر دیارە ئەو ڕێکخراوانە لەو سەردەمە شارە بوون کە خەڵک بانکەن بۆی لەو کاتەوە هەن خەریکی بەشەریەتن یانێ تووشی ئەو جاهیلیەتیان بکەن بۆیە لوط فەرمووی ئێوە قەومێکن مەشغوڵی کردارێکی جاهیلیەن ئەمەش چییە؟ کوفرە حەڵالکردنی پیاو بۆ پیاو و ژن بۆ ژن چییە؟ کوفرە کوفرێکی ڕوون و ئاشکرا ئەمڕۆڵێن ئەو بابەتە غەریزەیەکە ئەو پیاوە خۆی حەزەکە لەگەڵ پیاوە بێ ئەو ژنە خۆی حەزەکە لەگەڵ ژنە یعنی ئەکرێ هەر شتێک غەریزە بوو لە تۆیە حرامیش بیتر بڵێ قەیچێکە با مافیە بێ جا خۆ گەر وا بکەین هیچ شتێ حرامە مێنێتەوە حەزمان لە پارە نییە دەبا بڕۆین ڕیبا بخۆین غەریزەیەکە تیامانە حەڵاڵە ئەگەر ئەو قاعیدە وەرگرین و قبوڵی کەین کە عەلمانیەکان پێمانەدەن ئەبێ هەموو شتێ حەڵاڵ کەین حەزمان لە زینا نییە با بڕۆین بیکەین بەیانی حەڵاڵ وایە یاخود دەڵێن جیناتە جیناتیش ئەگۆڕێ طب ئەوەی سەلمان طب ئەوەی سەلمان دووە جیناتە گۆڕێک کە بت ئەکرێ ڕاست ئەکرێتەوە بەڵام کاتیەوێ ئەی مجاهدە لە ئیسلامە بۆچی دانراوە والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا بەڵام خۆی ئەمە تەخطیتە تەخطیتی ماسۆنیەکانە بۆ نەمانی نەوەی نوێ لەسەر زەویە چونکە ئەگەر ژن بچێتە لای ژن و پیاو بچێتە لای پیاو مناڵ ئەمێنێ مناڵبوون ئەمێنێ نامێنێ یەهود کە هاواری مافی مرۆڤەکە لەگەڵ نەسارا و مولحیدین و مشریکین بە هەموو هێزیان دژی مرۆڤن بەوەی نایانەوێ مرۆڤی تر لە دایک ببێ ئەم بڕوا لەگەڵ پیاوێکا بێت تا ئەمرن و دوو پیاو مردن ئەم بڕوا لەگەڵ ژنێکا بێت تا ئەمرن و دوو ژن مردن مناڵ دروست نەبێ عایلەن دروست نەبێ خێزان دروست نەبێ هەر وەکو چۆن بە بەیاساکردنی مناڵ لەباربردن بۆ هەموو ئافرەتێک و کردنی بە شتێکی ئاسایی لە ئەوروپا و لە ئەمریکا هەرەوەش پلانەکە دژی کەمکردنەوەی مرۆڤایەتی و نەهێشتنی مرۆڤایەتی ئەمە داژەنیشە نەڵێن چی لە نێمە مافی مرۆڤمان لا کەچی لە ئەساسەوە دژی مرۆڤن و دژی ئینسانن بەڵامی تر هەنێک کەسی شەڵە خەڵەتە پێیان و دوایانەکە ئەمانە هەمووی جاهلیەتە